هەتا تەجەلی خوا لە عالەما بکا ظهور بە ئاگری گوڵی چەمەن چیا ببێتە کێوی توور بڵێن فریشتەوە دەمی هەتا ئەبەد لە خوار و ژوور سەلاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە مانگی پیرۆزی لەدایکبوونی پێغەمبەری خواداین صلی الله علیه وسلم و بەشی دووەمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەو خۆشەویستیە پاک و بێگەردەی بێخود شاعری گەورەی کورد و شاعری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کووردا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەشی یەکەمدا قسەمان کرد لەسەر ئەو خۆشەویستی و سۆزەی بێخود بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەشی کوردی دیوانەکەیدا. لەم بەشەی بەرنامەکەم داواتە بەشی دووەم قسە دەکەین لەسەر خۆشەویستی بێخود بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەشە فارسیەکەی دیوانەکەیدا. بۆیە ئەم جارەش لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی شارەزا و نووسەری بواری ئەدەبیات و عیرفانی ئیسلامی و مامۆستای زانکۆ ئەم جارەش ماندوومان کردووە و پێکەوە قسە دەکەینەوە لەسەر جیهانە جوانەکەی شعری بێخود و خۆشەویستی بێخود بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دکتۆریان ئەم جاریش زۆر سپاس سپاس بۆ جەنابێت ماندووم کردی خی گەورە پاداشت باتەوە. سەلامەت بێخود لە بەشی فارسیشدا وا دیارە نەعت و پیاڵ خوێندنێکی زۆری بۆ پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم بەراوردی هەردوو باسکردنەکە. ئایا بێخودی فارسی ئەوەی لە بەشە فارسیەکەی وەسفی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم بە بەراورد بە بەشە کوردیەکەی چۆنە و لە چه ئاستێکایە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار، درود و ڕەحمەتی فراوان لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەموو یار و یاوەران و ئالوبەیت و شوێن کەوتوانی و لەسەر گیانی پاکی زاناکانی ئومەت سولەحا و عورەفای ئومەت، سڵاو لەسەر گیانی پاکی شاعیر و عارف و زانا و دانای کورد مەولانا مەلا مەحموودی بێخود. من تۆزێ لەو مەوزوعەیە هینم نییە، یعنی تەکیدم نییە لەسەر ئەوەی کەسێ بتوانێ بەراورد بکا لە بینی دوو شاعیرە یا تەنانەت بەراورد بکەی لە بینی دوو شیعری یەک شاعیریشە. بەڵام بە پێی توانە ئەتوانی تۆ قسە بکەی مەسەڵەن بڵێ شیعرە کوردیەکانی بێخود ئەمە تایبەتمەندیانە، شیعرە فارسەکانی ئەمە تایبەتمەندیانە. ئەسڵەن بێخود بۆ شیعری بە فارسی وتۆ پێویستی بەوە هەبووە کە ئەو لە ناوەندێکی کوردستانی کوردنشینە ژیاوە لە ژیانیشە ئێرانی نەبینی بێ یا دیبێتی زۆر نەما بێتەوە. بەس من چەند لێکدانەوەیەکم بۆ مۆزوع هەیە بۆ مەسەلەی بێخود جارێ بۆ شیعری بۆ کێوتوە ژینگەی بێخود ژینگەی عولەما و زانا و شاعرە ئەدیبەکانی سەرەتای سەدەی بیستەمە. چونکە بێخود لە ساڵی 1970 زاینی موافقی 1296 یا 1970 تاوەکو لەدایک بووە لە 1955 وفاتی کردووە. ژینگەی بنەماڵەیی خانەوادەیی بێخود بنەماڵەی موفتی بووە لە موفتی چاومار لە شاری سلێمانی کە لە بنەڕەتا پیرخدرین. باسی وەفاییشت کرد لە بەرنامەی پێشوە، بۆ وەفایی شەر پیرخدریە، مەولەویش پیرخدریە، پیرخدری شاهۆ. بەڵێ ئەمانە مەجموعەیەک بەهرە و هەدیەی خوابوون بۆ وڵاتی کوردستان، بۆ هەر چوار پارچەی کوردستان کە عیلم و معریفەت و عیرفان و ئەدەبیان بڵاو کردوتە ناو خەڵکە. قازی شێخ محەممەدی خاڵ لەو بنەماڵەیە، مەلای گەورەی بیارە لەو بنەماڵەیە، مەلا حەسەنی شاهۆ کوڕی مەلای گەورەی بیارە لەو بنەماڵەیە، مصەنیفی چۆڕی باپیرە گەورەیانە، مەلا ئەبوبەکری مصەنیف، مەلا جامی چۆڕی لەنەوەی مەلا جامی چۆڕی هێمنی مەهابادی هێمنی مکریانی لەو بنەماڵەیە.
بنەماڵەی موفتی سلێمانی لەو بنەماڵەیە، مامۆستا شەماڵ موفتی لەو بنەماڵەیە، اینجا دکتۆر محەممەد ڕەمەزان دکتۆر محەممەد ڕەمەزان عەبدوڵڵا کە ئوستاز و پرۆفیسۆر بوو لە زانکۆی بەغا بە شەوێک ڕیسالی ماستێری نووسیوە خۆی اعتیمادی کردنەوەتە سەر مێشکی خۆی، یعنی نەهاتووە کاتەکەی بەسەر چووە مەجای نەبووە یا کاتی نەبووە، هاتووە اعتیمادی سەر مێشکی خۆی هەموو سەرچاوەکانی هێناوەتەوە بەرچاوی خۆی لەبەر ڕیسالەی ماستەری نووسیوە بە شەوێ. ئەمەش بنەماڵی پیرخدری و لە بنەماڵی پیرخدری شاوەیە. جا ئەم ژینگەیە ژینگەی عیلم و ئەدەبیات و سەلاحەت و عیرفان و خواناسیە. ئەم ژینگەیە مەکۆی کۆبوونەوەی ئەدەبیاتی فارسی و عەرەبی و کوردی و تورکیە، مەکۆی ئەدەبیاتی عیرفانیە، شوێنی خوێندنەوەی شیعرەکانی سەعدی و حافظ و مەولانا و بێدڵ و کەلیمی کاشانیە. ئەم ژینگەیە ژینگەی طریقەتی نەقشبەندیە، ژینگەی طریقەتێکە کە طریقەی عولەما بووە و طریقەی قادریش باماشیەوە. ئەمجا لە شاری سلێمانیا بووە، شاری کاگەحمەی شێخ، شاری شێخ معروفی نۆدێ، شاری سەقافەت و ڕۆشنبیری مەولانا خالید، کەواتە شعری هەم بۆ ئامەی خەڵک وتووە بەڵام بە دەرەجەی یەک شعری بۆ خەواس بۆ زاناکان وتووە، زاناکانیش کوردیان وەکو فارسی زانیوە، فارسیان وەکو کوردی زانیوە. کەواتە توانین بڵێن ئەم شعرانە بۆ ئەو سەردەمە مەبەستی بێخۆت بۆ نوخبە بووە، بۆ نوخبە بووە، بۆ نوخبەی زانای عارف، نوخبەی ئاعتیادی نە. ڕاستە. جا بۆیە شعرە کە بەراوردکردن لە بینی ئەم دوانات وەزە زەحمەتە. بۆچی؟ چونکە هەر شعرێکیشی لە حاڵێک کاوتووە، لە وەزعێک کاوتووە، لە مناسبەیە کاوتووە، بە سۆز و گودازێک کەوتووە، بە ئیستیقبالی قەسیدەیەکی ترۆوتووە. بەڵام میحوەر و مەرکەز هەم لە شیعرە کوردیەکانیە هەم لە شیعرە فارسیەکانە پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە مەسەلەنە فەرمێ ئەی مهرێ چێهرەت سەحەرارای کائینات، زلفی تو ئاب دادە بیەلدای کائینات. ئەمە ئیشارەی بۆ زۆر ڕەمستایە، یعنی ئەی پێغەمبەر ڕوخساری پێغەمبەری تەشبیه کردووە بە خۆرەوە، ئەڵێ خۆر چۆن سەحەری کائینات بەرە بەیان ڕۆشنەکاتەوە و ئەی ڕازێنێتەوە، دەموچاوی تۆ کەون و گەردوونی ڕۆشن کردوێتەوە، ڕازاندوێتەوە. زولفی تۆ ئاب قژی تۆیش ئاوی داوە بە شەوی درێژی کائینات، چونکە ئاوی حیا دەبێت لە تاریکیایە، لە هینا ئەفسانەنە لە ئەدەبیاتی عیرفانیە خزر کە ئاوی حیاتی دەستکەوتووە و نیعمەتی بەقای دەستکەوتووە، ئەو ئاوی حیاتی چووە لە شوێنێکی تاریکا دەستکەوتووە. جا ئەڵێ زولفی تۆ ئاوی داوە بە یەلدای کائینات، بۆی کەون گەردوون تەمەن درێژ بێ لەو ئاوە بخواتەوە، ئەو ئاوەش لە زولفی تۆ هاتووە، ینی زولفی تۆ تەڕ و پاراوە، چونکە جاران کە هاتن قژیان تەڕە کرد بۆ ئەوی جوان دایبێنەوە، جوانیش یەڵداش ئاماژەیە بۆ شەوێکی درێژترین شەوی ساڵە. ئەز چەشمنی مەستی تو ئەی گولشەنێ مراد، شود باز چەشمێ نەرگسی شەهلای کائینات. ئەڵێ نێرگسی شەهلای کائینات، یعنی کائیناتی تەشبیه کردووە بە ئینسانێکەوە کە چاوێکی هەبێ چاوی وەکو نێرگسی شەهلا. شەهلا ینی کاڵ، نێرگسی کاڵ. لە زمانی عەرەبیە ئەشهەل بە چاو کاڵە وترێ. باشە شەهلا ئەشهەل و شەهلا، ئەشهەل بۆ پیاوە، شەهلا بۆ ژنە لە ڕووی هینەوە. جا ئەم ئەڵێ لە چاوی نیومەستی تۆ ئەی گوڵشەنی مراد، چاوی کائینات، چاوی شەهلای کائینات کراوەتەوە، چاوی پشکوتووە. یعنی ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبوو، ئەوان عەرەفا پێیان وایە خوای پەروەردگار بۆ ناساندنی خۆی بە صیفاتی خۆی ئەناسێنێ، بە مەخلوقاتیشی صیفا دەناسێنێ،
و هەرکام لە پێغەمبەران ڕەمز و جیلوە و دەرکەوتن و ئاوێنەی صیفەتێکی ئەون گەورەترین صیفەتی خوار صیفەتی ئەحەدیەتێتی کە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرکەوتووە بۆیە وەز انعکاس لعل تو ئەی گەوهەرێ یەتیم مەرجان شده است لاله حمرای کائنات ئەمە چییە ئەڵێ لێوی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشبیه کراوە بە لەعلەوە لەعل معدنێکی سوورە لەعلی یەمەنی مەشهورە گەوهەری یەتیم کامەیە گەوهەر یعنی لؤلؤ سەدەف لە کۆتایەکانی نیسان هایەتە سەر دەریاکان دەمیەکاتەوە بارانی تێکچێ قەترە بارانی تێچێ هەر چەند قەترەی تێبچێ ئەوەندە مرواری دروستە بێ بەڵام باشترین مرواری ئەوەیە کە یەک قەترە داران بێ یەک دانە قەترە بێ کە خۆی لەوە سیمامی عوسمان فەمە یەگانە گەوهەری حەیە گەوهەری یەتیمی پێوترێ یعنی گەوهەری تاقانە ئەڵێ لەعلی تۆ لە ئینعیکاسی لەعلی تۆ ئەی گەوهەری یەتیم تۆ گەوهەری یەتیمی لێوێکی سوورت هەیە بۆ دەرکەوتنی ئەو لێوە سوورەی تۆیە گوڵاڵەی کائینات بووە بە مەرجان بۆ ئەوەی ئێمە بزانین لێوی تۆ چۆنە باشە باوکم خاڵ تۆ حەسرەتە حەجەر الئەسوەدێ وجود خاڵ تۆ داغێ حەسرەتێ حەجەر الئەسوەدێ وجود ڕووی تۆ ڕەشکی کەعبەی عەلیای کائینات طبعا حەجەر الئەسوەد مەشهورە بۆی کە ڕەشە وایانە ڕاستە ئەڵێ حەجەر الئەسوەد داغی ئەوەی لە دڵایە چۆن وەکو خاڵی تۆ جوان و ڕەش و سەرنج ڕاکێش بێ ڕووی تۆ ڕەشکێ کەعبەی عەلیای کائینات باشە کەعبەی عەلیای کائینات کە هەموو عالەم ڕووی تێئەکا دیسانەوە حەسوودی بە ڕووی تۆ ئەبا چونکە هەموو کائینات سەیری تۆکەن بۆی پەیڕەوی لە تۆ بکەن فێریان بکەیت بەخوایان بەری بەڵێ ئەز بەهرێ جلوەی قەدی تووبا میساڵی تۆست زینەت گرفتە جەننەتێ مەوای کائینات ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم باڵایەکی ئەوە جوانی هەبووە وەکو قەدی تووبا ئەڵێ بۆ نیشاندانی قەدی تووبا میسالی تۆیە کە جەننەت خۆی ڕازاندوت جەننەتی کائینات خۆی ڕازاندوتەوە یعنی ئەو جەننەتە بۆیە خۆی ڕازاندوتەوە تا تۆی تێبچی ئەی سینەی تۆ مەخزەنێ ئەسراری ئیزەدی وەی گوفتەی تۆ گەوهەرێ یەکتای کائینات طبعا ئینسان وەکو لە زمانی عەرەبیە هەیە ئینەمە المەڕء بئەصغەرەیه نرخی ئینسان بە دوو پارچە ئەندامی بچووکێتی یا بە زمانێت یا بە دڵێتی کە باسی سینەیەکانی دڵت ئەی سینەی تۆ مەخزەنێ ئەسراری ئیزەدی ئەی سینەی تۆ سەدری تۆ ینی دڵی تۆ گەنجینەی ڕازەکانی خودایی وەی گوفتەی تۆ ئەی وتاری تۆ گەوهەرێ یەکتایی کائینات گەوهەری تاقانی کائینات ئەڵێ هەر کەمتەرین گەدای سکەندەر پەناهی تۆ بازی کند بە تاروکێ دارای کائینات ئەڵێ کەمترین خزمەتکارێکی تۆ کەمترین کەسێک کە خزمەتکاری تۆ بێ سکەندەر پەنای بۆ ئەبا ئەسکەندەر بەو دەسەڵاتەوە ئەڵێ کەمترین گەدای تۆ کە ئەسکەندەر پەنای بۆ ئەبا یاری ئەکا بە تەوقی سەری داریوشی کائینات یعنی ئەو کەسەی لە دەرگاوبانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەریکی خزمەتکاری بێ هەموو پاشاکان خەریکی گەدایی بێ خەریکی سوال بێ لای خوا پلەی ئەوەندە بەرزە گاڵتەیە بە ئەسکەندەر و بەدارە جا کۆکردنەوەی ئەسکەندەر و دارا ئیشارەیە بۆ ئەو شەڕە تاریخی کە لە بینی ئەسکەندەر و داری و شاڕوویا لە هەولێری ئەمڕۆی خۆمانە کە ئەسکەندەر توانی داریوش بشکێنێ جا لە شعرێکا کۆی کردوتەوە ئەو کەسی شارەزای تاریخ بێ تێ ئەگا بۆچی بێخود ئەمەی کردووە ئەس خاوتەمێ نوبووەتت ئەی خاوتەمی ڕوسول زیری نگینی تۆست سەراپای کائینات
مادام تۆ مۆری نبووەتت هەیە ئەی دوا هەمینی پێغەمبەران بۆیە سەراپای کائینات وا لە ژێر نگینی حکم و دەسەڵاتی تۆیە ئەوەی کە مۆرەکەی خۆی تیا بوو بەڵێ افتادەن چون مەه و خورشید ڕووز و شەب بەڕاسمانی کووی تۆ سەرهای کائینات افتادەن چون مەه و خورشید ڕووز و شەب بەڕاسمانی کووی تۆ سەرهای کائینات ئەڵێ سەری کائینات کەوتون لە ئاسمانی کۆڵانەکەی تۆ ینی کۆڵانی پێغەمبەری تەشبیه کردەوە بە ئاسمانەوە کۆڵانێکی ئەتیادی نیە ئاسمانە سەری کائینات و مەوجودات ڕێک وەکو چۆن مانگ و خۆر لە ئاسمانان شەو و ڕۆژ خەریکن کەوتون و خۆیان ناوە بە عەرزە سەری کائیناتیش وان خۆیان داوە بە کۆڵانەکەی تۆ کۆڵانەکەی تۆ وەکو ئاسمان وایە ئەو نەبەرزن یعنی ئەوانەی کە مەوجودات و مەخلوقی ئەم سەر ئەرزەن چاو لە مانگ و خۆرەکەن کە لە ئاسمانە سەرگەشتە و حەیرانن بۆیە ئەوانیش سەری خۆیانیان وەکو تۆب لێ کردو وەکو گۆ لێ کردو و فڕیان ناوەتە کۆڵانەکەی تۆ کۆڵانەکەی تۆ بۆ ئەوان بۆ بە ئاسمان کوی تۆ مەعبەدێ هەمە کەڕوبیانی قۆدس میحرابێ تۆ میحرابێ دەرگەهێ تۆ مصەلای کائینات گەردێ ڕەهێ تۆ سەیقەلێ ئاینەی دووکەون خاکێت دەرێ تۆ ناسیە پیرای کائینات ئەڵێ هەموو مەلایکە نزیکەکان لە خودا لە کۆڵانەکەی تۆ یا خەریکی عیبادەتن یعنی کۆڵانەکەی تۆ کوچەکەی تۆ ئەو شوێنەی تۆی لێی ئەوان کردویانە بە مەعبەد میحرابی دەرگاکەی تۆ بۆ بە شوێنی نوێژی مەخلوقات و کائینات لە ڕێگای تۆیە ئەو تۆزەی کە هەیە ژەنگی ئاوێنەی کەونی پێ پاکرێت یان وەکو سورمە وایە تۆ بتەوێ ئاوێنە پاکەیتەوە مادەیەک ببیێنی سەیقەلی بێ بەڵێ خاکی دەرگاکەشت بۆ ڕازانەوەی ناوچاوی کەون ڕازێنەرەوەیە ئەی ڕازێنێتەوە یەک زەڕە ئەز زیایی تۆ خورشیدی ئاسمان یەک قەترە ئەز سەخایی تۆ دەریایی کاین ئەم وایەتە بەرچاوی ئەڵێ مسقاڵێ لە ڕۆشنایی تۆیە کە بۆ خۆری ئاسمانە قەترەیە لە بەخشندەیی تۆیە بۆ بە دەریایە بۆ ئەم کائیناتە یعنی قەترەیە لە بەخشندەیی تۆیە بۆ بە سەبەبی ئەم کائیناتە لە خۆشییا بژین گەر سامرا مەسیح بەئیعجازین دەکرد لەعلە لەبێت تو میکونە ئیحیای کائینات ئەڵێ تەمەن وا مەشهورە کە ئەو کەسەی کە حەزەتی عیسا ناوی خوای بەسەرا خوێندەوە و زین و بوویەوە سامی کوڕی نوح بوو وا مەشهورە یعنی لە ئەدەبیاتە ئەڵێ ئەگەر مەسیح بەئیعجاز و بەناوبردنی کەلیمەی خوا سامی زیندوو کردەوە یەک کەسی زیندوو کردۆتەوە بەس لەعلی لێوی تۆ ئەو وتارەی کە تۆ بەدەم تا دێت بەزاری توا دێت کائینات زینوەکاتەوە لە ڕووی معنەویەوە إذا دعاكم لما يحييكم بەڵێ گەر مومیای شەرعی شەریفەت عەدەم شودی گەشتی زمن شکستەتەر ئەعزای کائینات ئەڵێ شەرعی تۆ وەکو مۆمیا وایە بۆ هێشتنەوەی ئینسان ئەڵێ ئەگەر ئەو مۆیای شەرعی تۆیە نەبێ ئەعزای کائینات لە من شکاوترە بێ یعنی شەرعی تۆ مایەی مانەوەی کائیناتە لە ڕووی معنەویەوە ئەگینا کۆمەڵگە وەکو ئێسکەکان تێگەشتێت دوورەکەوێتەوە جاختە سێری ئەم شیعرەکەی ئەمە عولەما لێی تێگا سولەحا لێی تێگا پڕە لە تەشبیه و ئیستیعارە و خوازە و معنای بەرز و دکتۆر ئەمێ هەڵوێستەی لەسەرەوە بکەینە فەرمێ شەرعی تۆ وەکو مۆمیا وایە وەختی خۆی ئێسک کە ئەشکا مۆمیا ئەکرا ئەوەی کە ئێستا بۆ من جەستەی پێی نەکە ینی بۆ منە ئەم مۆمیایەت دێنێ ئێسکە لێک دوور کەوتووەوەکان نزیکاتەوە نایڵە جەستەکەش بڕزێ ئێستا سەیرەکەی ئەگە تا ڕادەیە لە کۆمەڵگەی خۆشمانە ئولفەت و پێکەوە ژیان و سیلەی ڕۆحم و پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بێ بە کاریگەری شەرعەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم کەواتە
بێخود لێرە شریعەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم زۆر جوانین کردووەکەوە کائیناتی لێ هەم لە یەک نزیک کردوتەوە هەم لە شیرازەپسان و هەم لە هەڵدێران و لە تێکشکانی زیاتر شەرعی پێغەمبەری خوا وەکو مۆمیا ڕۆڵێکی باشە گێڕێ هەر کام لەم بەیتانەی تۆ توانی بیکەی بە مەوزوعی مەقالەیەک ئەرەوەڵا وتارێک خەڵکی لەسەر پەروەردە بکەی چونکە بەڵێ وەکو تعبیری ئەدەبی کورتن و ئەو پەڕی ئیجازی تایە وایانە بەڵام لەو دیوی وشەکانەوە دنیای لە مەعنا ئەوەی کە مەولانا ئەڵێ تۆ توانی چەندێک ئاو بخەیتە بەشی چەند ڕۆژ ئاو بخەیتە ناو گۆزەوە ئەڵێ قیسمەتی یەک ڕۆژ ئەتوانی دابنێ وایان بەڵام ئێمە ئەتوانین لە ناو ئەم گۆزەی وشانەدا دەریایە لە مەعنا بخوێنینەوە بە ژمارەی وشە کەمە بە تعبیر کەمە بەڵام یەک دنیا مەعنا و مەبەستی تایە جا مەسەلەن ئەگەر ئێمە هەر خەریکی ئەم دیوانە بین ڕەنگە پێویستمان بە چەندین بەرنامە هەبێت بێگومان بەزێکێ لە شێعرە جوانەکانی بێخود دکتۆر بەر لۆی بچینە تا تۆ شارەکە دۆزیتەوە من کاتێکە دیوانی بێخودمان ڕافە کرد بەش هەستەکەی ئەگەر بێخود بۆ منە لە کەشکەڵانی ئاسمانە بێ بەشە کوردیەکەی فارسیەکە زۆر لەو باڵاترە ئەنی ئەمە کەمکردنەوەی بێخودی بەشی کوردیەکە نییە ئەگەر باڵای بێخود لە هەورا بێ بۆ بەشە کوردیەکەی من وا هەستم کردوام خوێندەوە لە ڕووی قوڵی و فەلسەفە و واتاداریەوە بەشە فارسیەکەی زۆر باڵاتر و ئەتوانین بڵێن کە مەحویە فەرمێ فەلەکجا ینی گەشتۆتە ئاستێکە ئیتر سەری بێخوددایەتی لە عەرشی باڵا تۆ ئەم هینەی من بە دروست ئەزانی ئەم بەراوردەیان ئەم من یەکەم جار وتم نابێ بەراوردکەین لە شیعرەکانی شاعیرێکە لە بینی دوو شاعیرە بەڵام ئیحساسێکە بۆ دروستە بێ یعنی من هەستەکەم شعرە کوردیەکانیشی هەر هەمان پلیان هەیە شعرە فارسەکانیش هەمان پلیان هەیە پلەیەکی بەرزیان هەیە بەڵام ڕەنگە لەبەرەوەی ئەدەبیاتی عیرفانی لە ناو فارسیە بربڵاوترە مەجای تعبیر لە مەسەلە عیرفانیەکان بە زمانی فارسی ڕەساترە زیاتر ئەڕەخسێ ڕەنگە ئەو هەستە لەوە دروست بوو بێ بۆ نمونە ئەفەرمێ بەسکی شد دنبال محمل این دل شیدای من گرد دامان جنون شد تربت صحرای من یعنی ئای چەنێ ئەم دڵە شەیدای منە دوای کەژاوە کەوت کەژاوی خۆشەویستەکەم کە ڕۆی ئەوەندە چوو بە دوایە توربەتی سەحرای من نەما هەمووی بوو بە تەپوتۆز و چوو بە داوێنی شێتیەوە نووسا یعنی شێت بوو ئەمە خۆی ئەمە پێوتێک کینایە عن نیسبە لە زمانی لە بەلاغەیە لە علمی بەیانە سێ جۆر کینایەمانەیە كناية عن صفة كناية عن موصوف كناية عن نسبة يعني لێرا لە جاتیەوەی بڵێ من شێت بووم ئەڵێ توربەتی سەحرای من خاکی سەحرای من بوو بە گەرد و تۆزێک و نیشت بە داوێنی شێتیەوە یعنی من شێت بووم یعنی ئەوەندە چوون بە دوای کەژاوەی دۆست و خۆشەویستەکەما کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر عەقڵم نەما ئیدراکم نەما بەسکی پەیمودم چو مەجنون وادی دیوانگی جادە زەنجیرێ مسلسل گەشت و شد دەرپای من ئەڵێ من ئەوەندەش وەکو مەجنون بەناو دۆڵی شێتیا ڕۆشتم ئەوەندە ڕۆشتم جادەکە بوو بە زنجیر و چووە ناو پێی منەوە چونکە جاران شێتیان ئەبەستەوە بە زنجیر کە جوانە لەو تەشبیە بەسکی شد سوراخ سوراخ از هجوم نالها ساخت ویران عاقبت این سیل چون نی نای من باشە ئەڵێ ئەوەندە ناڵە هجومی بۆ من کرد باشە لەشی خۆی تەشبیه کرۆ بە چیۆ بە نایەکەوە بە قەسەبێکەوە بە قامیشێکەوە طبعا قامیش بۆی دەنگی لێوە بێ ئەبێ کون بێ ئەڵێن ناڵە ئەوە هجومی کرد بۆ من باشە ئەو نە هجومی کرد
وەکو سەیل هجومی بۆ کردم لە عاقبەتە وجودی منی کونکون کرد وەکو نەیم لێ هات و وێرانی کردم بە تەواوی بەسکی بەرتاورت دلم زەد ئاسمان میزرا بێغەم خۆی ئەو کەسەی کە زیتار یا سێتار لێدا ئەبێ شتێکی بەدەست پێوتێ میزراب ڕاستە ئەڵێ ئاسمان ئەوەندە میزرابی غەمیدا لە ژێی دڵی من شووری قانونیست دەر هەر پەردەی ئاوای من شۆری قانونیەکەیە لە هەر پەردە و لەحنێکی دەنگی منە بەسکی زەد فوسادی نەفسەم نەشتەرێ غەفلەت بدل جای خون ئیسیان چەکەد ئەز هەر ڕێگەی ئازایی من ئەڵێ نەفسیشم وەکو کەسێ وایە کە فەسد بکە فەسد ئەوەیە کە خوێ نەگرێ لە ئینسان کەڵەشاق ئەوەندە ئەوەش بە نەشتەری شەکەیەکە ئەڵێ نەشتەری غەفڵەتی دا لە دڵم نەفسم لە باتی ئەوەی خوێن لە لەشم بێتە دەرەوە گوناه و تاوان لە لەشم بێتە دەرەوە لە ئاعزاکانی من سبحان الله باوە بهیشتم ڕغبەتی نەبووەت ز فەیزێ گۆڵڕوخان سایەیە بالا بولەندان سایەیە تووبای من ئەڵێ من حەزم لە بەهەشت نییە بۆچی چونکە ئەوە دەموچاو جوانم لایەمە بەسی شێخەکان و ڕەفیقەکان و خۆشەویستەکانێتی ئێستا سێبەری باڵا بڵندەکان بووە بە سایەی درەختی تووبای من گەشتە ئەم تا خاکە ڕاهێ چرخ پەیمایانی حوسن جوشی خورشیدیست دەر هەر زەڕەی ئەزای من لێرەیە ڕەفاقەتی ئەهلی دڵ زۆر مهمە لای بێخود لای عاریفان ئەگەر بێخود ئەو مەجموعە ڕەفیقەی نەبوایە دیسان ئەو بێخودەی لێ دەرنەچوو ئێمە سەیری ڕەفیقەکانی بێخود بکەین لەو سەردەمی خۆیان شێخ بابە ڕەسوڵ شاعیرێکی زۆر گەورە بوو حەقەمەکی لەسەر بکەین شێخ بابە ڕەسوڵ کە متەخەلیز بووە بە بابە شێخ بابە ڕەسوڵی عەبابەی لێدنی پێوترێ بەڵێ مەلا عەبدولعەزیزی پریس بەڵێ شێخ ئەحمەدی بڕندە ئەم باسیەکە جا ئێستا شعرێکی بۆ ئەوانەی وتووە تەبەن لە شعرە کوردیەکانە ئەوە ئەبووە باسمان کردایە بەڵام ئێمە وتمان فارسی ئاماژەیەکی پێەکەین بەڵێ فەرموو تا لە من ئەو ماهی چاو بە خومارە خۆی ون کردووە طفلی دڵمی تووشی بیماری سەروبن کردووە نەخۆشیەکەیە مناڵ لە سەرەتا و کۆتایی مانگا تووشێبێ پێڵێن سەروبن جاڵێت تا ئەو خۆشەویستەی من چاو بە خومارە خۆی لە من ون کردووە دڵم وەکو مناڵێکی لێهاتووە لە سەرەتا و کۆتایی مانگا تووشێ و نەخۆشیێ من لە حەڵقەی خەتمی نازە زۆر هیلاکی غەمزەنیم ڕابتەی ئەبرۆج گەرمی ئەنجن ئەنجن کردووە لای ئەهلی تەسەوف خەتمەشەیە و ڕابتەشەیە جاڵێ من لە حەڵقەی خەتمی نازە یارەکەی زۆر نازی کردو بەزام حەڵقەی نەقشیە و خەتمە یانە هەردووکی هی نەقشیە بەڵێ من لە حەڵقەی خەتمی نازە زۆر هیلاکی غەمزەنیم ڕابتەی ئەبرۆج گەرمی ئەنجن ئەنجن کردووە قەت بە بێداریم نەدی تاالع ینی بەختی خۆم هەمیشە خەوتوو بە بەختم نییە من ئەڵێی مامانی دەهر مامانی ڕۆژگار گۆشی ئەم منداڵە بەدبەختەی بە نووسن کردووە سبحان الله تو خوا با هێندە بگریم تا بزانن شارە زوور سەیلی فرمێسکی مناوی سەیلی فرمێسکی مناوی زەڵمی لیخن کردووە ئەڵێ با ئەوەندە بگریم تا خەڵکی شارە زوور بزانن بە فرمێسکەکەی منە ئاوی زەڵم لیخن ئەمە بۆ شێخەکەی خۆی نووسیوە نا بۆ ڕەفیقەکانی وتووە سەیری کە منە و ماوزێ و ڕەفیقانم کرد خوا لە دزیایش هەتا ئەحمەد بڕندە تا پریس تا عەبابەی لێ و هەڵەبجەی قیبلە بۆ من کردووە دزیایش شوێنی مامۆستا مەلاقاری سۆفی بۆ یەکێ بۆ لە ڕەفیقە خۆشەویستەکانی ئەحمەد بڕندە شوێنی شێخ عەبدولکەریم بووە پریس جێگەی مامۆستا مەلا عەزیزی پریس بووە عەبابەی جێگەی مامۆستا شێخ بابە ڕەسوڵ بووە هەڵەبجە جێگەی مامۆستا شێخ ڕەسوڵ بووە جاڵێ خوا لە دزیایش هەتا ئەحمەد بڕندە و تا پریس تا عەبابەی لێ و هەڵەبجەی قیبلە بۆ من کردووە ئەی فیدای ڕەحم و وەفاتان بم مەگەر من یۆسفم ئەم برای خۆتانەوە ئاوارەوە ون کردووە ئێوە عیلم و فیلمەسەل بەندەش مەلابێ ئیختیار
خوا منی بۆ خوانی فەزڵی ئێوە نەوسن کردووە سبحان الله گەر کەتان و ڕۆژپەرستی ئێوە نیم ڕۆژپەرست حوبارە ڕۆژپەرست هەمیشە ڕووی لە خۆرە کەتانیش ئەو پارچە قوماشێکە بیخەیتە بەر مانگ لەتلەتە بێ ئەڵێ گەر کەتان و ڕۆژپەرستی ئێوە نیم بۆ ڕۆژ و شەو ڕووم لە مانگ و ڕۆژی وارماوا و بێون کردووە بێدن بۆ شێخ بابە ڕسوول نامەتان نایێت و ئەشزانن کە چاوڕێژی ئەزەل چاوی تاریکی منی بەو سورمە ڕۆشن کردووە هێندە بێ ڕەحمن ئەڵەی ئاسنگەری ڕۆژی ئەلەست دەرحەقی من لەوحی دڵتانی لە ئاسن کردووە گەر ئەپرسن چۆنە بێخود دڕک و داڵی دەشتی عشق دوور لە ئێوە پێی دڵیشی دەرزی ئاژن کردووە کە جوانە ئەمە لەناو ئەو جەواژیاوە بێخود هەمووی ئەولیا هەموو عولەما هەموو سولەحا هەموو نمونەیەک لە سەحابە و لە عولەمای تابعین ئەمانە نمونزەجێک بوون لەو عولەمانەیە کە لە ئەم منطقەی ئێمە ژیاون جا شعری بۆ ئەوانە نووسیوە دکتۆر باست لە کۆتایی غەزەلەکە باز لە چاوە کاکە بێخود شعرێکی هەیە چوارینەیەکی فارسی جەنابیشت لە مناسبەیەکی لە دایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم خوێنیتەوە کە هەمەی مامۆستا مەلاکەریم بە ڕەحمەت بنیا خواردووکیان ئاماژە بەوە کاکە بێخود گوایە کوێر بووە ئەم جۆرە لە شەکووە و سکاڵاکردنەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نووسیوە و دوایی شفای چاوەکانیاتەوە پێم خۆش هەم لەبەرەوەی کە هەر لە مەدح و نەعتی پێغەمبەری خواداین صلی الله علیه و سلم بە فارسی هەم باسی ئەو بەسەرهاتەم بۆ بکەی هەم ڕاوەی ئەو چوارینەی بێخودیشم پێشەوەی بچمە سەر باسی ئەو چوارینەیە سەبەبێکی تری پێ بڵێم بێخود بۆ ڕەواجی پیا کرد بەڵێ بۆچی هەر ئەو مەجموعە ڕەفیقەی کە هەیبوو هەموو عالمی گەورە بەڵێ عالمی گەورە لە مستەوایەکی بەرزە هەر کامێکیان بگری موجتەهیدێ بووە ئەو مامۆسانی کە ناوم بردن جگە لە مامۆساکانی سلێمانی ئەمانە هەمویان ڕاوی و گێڕەرەوەی شعری بێخود بوون گێڕاویانەتەوە بە دەرز و تویانەتەوە معجب بوون پێی ئاخریان مامۆستا شێخ محەممەدی شێخ ڕەسوول بوو کە لەم چەند ساڵی دوایە وەفاتی کرد شعری بێخودی لەبەر بوو بە جوانی ئەی خوێندەوە و شەرحیە کرد و ڕاوەیە کرد بۆ خەڵک ئەمجا طریقەی نەقشبەندیش زۆر دەوری هەبووە لە ڕەواج پێدانی شعرەکانی بێخودا چۆن شعرەکانی هەموو مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێخود لە ژیانیان ڕەبەن ژیاوە یعنی زەواجی نەکردووە کاتە ئێستانەوە و کە سوکاری بەس تەنها برازا و ئەوانەی هەیە باڵێ لە بنەماڵەی موفتی بووە لەبەر چی نەیهێناوە دیارە مناسبەتێک هاتۆتە پێشەوە ئیتر بڕیاریاوە زەواج نەکە من ناچمە ناو تەفسیلاتەوە بەڵام لەکوێ ژیاوە لە سلێمانی مەنزڵێکی بووە لە کەرکووکیش بوویەتی ئەڵێن لە هەڵەبجەش مەنزڵێکی بووە دیارە چکە لە شارەکانە زۆر باسی ئەم سێ شوێنەکە لە کەرکووکە مەنزڵێکی بووە ژوورێکی بووە لەوێ خەریکی عیبادەت و تاعەت و ئەدەبیات و ئەمانە بوو چاوی تووشی نەخۆشیە بێ وای لێ چاوی نابینێ کوێرە بێ لەو کاتەیە خەستەخانەیەکی بەریتانی عسکەری لەوێ بێت لە کەرکووک پێ ئەڵێن فرسەتە بۆ ناچیت بەڵێ فرسەتە بۆ ناچیت ئەویش ئەچێت بۆ خەستەخانەکە لەوێ مەیوسێکەمە تازە چاو چاک نابێت کەیێتەوە بۆ ژوورەکەی خۆی لە ماڵەکەیە لە کەرکووک لە 1340 هیجری واتە 100 ساڵ بەر لێ ئێستا تقریبا 99 ساڵ زیاد ئێستا 1441 42 ئێستا 42 تقریبا بڵێ 8 ساڵ لەمە بەر بەڵێ کە دائەنیشێت لە ژوورەکەی خۆیان ئەم دووبەیتە ئەنووسێ و ئەیخاتە ژێر سەرینەکەی خەوی لەکە بەیان ئیتر ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆتە خەوی دەستێناوە بە چاویاوەکو بووسیری یا دوای هەڵساوەتەوە بەیانی هەڵساوە چاوی چاک بۆتەوە ئەلەمی تیانە بوو شعرەکە ژەمەیە یا نەبی الله چه باشد بابی میهرەت واشەوت ئەی پێغەمبەری خوا چییە بێ دەرگای سۆز و مەحەبەتت بکرێتەوە بۆم پرتەوی دەرکولبەی ئەحزانما پەیداشەوت پرتەوێک تیشکێک لە کۆڵیتی خەمەکانی ئێمە پەیدا ببێ
کۆڵیتەکەم بەسی چاوە کولبەی ئەحزان کینایە لە چاو ئەم پێوتێ کینایە عن مەوسوف چکە هەموو خەم و ناسۆرەکانیش چاوی لە بینێ کۆڵیتی چاوی ئێمەیە نامەیە چاوم بەتاوی چاکە بێت بەس تیشکێکی تیاابێ ڕووناکێکی تیاابێ دیدەی یعقوب ڕەوشەن شت زبووی چون ڕەباست باغەبانێ ڕەوزەیە ناتێت و ناوبی ناشەوت تی چاوی یعقوب بە بۆنی کراسەکەی یوسف بە بۆنێک حتا یوسف خۆی نەهاڵ هەر بۆنەکەی لە دوورۆ کرد حتا کراسەکە پێشەوەی کراسەکە بێنە هەر بە بۆنەکەی بە بۆنی کراسەکەی چاوی چاک بووە و ڕۆشن بوو کەی ڕەوایە باخەوانی باخی وەصف و مەحەبەت و مەدحی تۆ کوێر ببێ و نەبینێ کە جوانە جامە ئیشاراتێکی زۆری تایە ینی عیشق و سۆز و ئاکا لە ئینسان کە معجزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێسش بەردەوامە قورئان معجزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەرەکاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر بەردەوامە بەلای ئەهلی عرفانەوە جاوە باسی شعرەکەش دکتۆر ئاماژە هەیە لە ڕووی مێژوویەوە کە پاش ئەم شعرە بێخود بینایی چاوەکانی بۆ دەگەڕێتەوە یان تەنها وەکو چۆن ئێمە دوعاکەین ڵێن خوای یان بۆ نە کەسێ دوعاکڵی خوای مناڵم بیتێت تەمەنێ دوعاکە بەڵام خی گەورە حیکمت لەوایەکەوە مناڵی پێ نەبەخشێ کەسێ هەژار بێ و دەوڵەمەند نەبێ مەبەستمەوە ئێمە تەنها سکاڵایە دوعاە و سکاڵایەکە و پاشرۆ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلمیش دوعای بۆ کردووە طبعا ڕەنگە هەندێک کەس مخالیفی ئەمە بێ و ئەمەی بەڵام مەسلەیەکی خلافیە لە بینی عولەمایە کە ڕاستە ئەهلی طریقەت و ئەهلی عرفان قەناعەتی تەواویان هەیە کە خوای پەروەردگار کاتێ سڵاوات لەسەر پێغەمبەر بدە صلی الله علیه و سلم ڕۆح یەچێتەوە بە بەراو وەڵامی خەڵکەیاتەوە سڵاوات بیت و دوعا بکەی بتر خوایە بە جای پێغەمبەر صلی الله علیه و سلم یا ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە لای خوا ئەمە بەلای زۆرێ لە عولەماوە ڕەوایە و کاریشی پێکرا و تەسیراتیشی هەبوو بەڵێ تاریخیان سابت بووە کە چاوی چاک بۆتەوە زۆر باشە دکتۆر لە کۆتایی دیوانەکەیە 28 پارچە لە مەدح و ستایشی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم بە فارسی کە پێیەگوترێ ئەیشودە ئەیشودە چییە و ناوەڕۆکی ئەم ئەیشودەیە کە 28 بە ئەندازەی پیتەکانی زمانی عەرەبی کە بەڕاستی هونەرێکی زۆر باڵا و قورسە کە من مامۆستا مەلا محەممەد یوسف خۆی گەورە تەمەنی درێژکا و لە شتاقی بێبەخش ئەفەرمێ ئەوەی کەستم پێکرد بێ مەلا ئەوبەکری مصەنیف شێخ معروفی نودێ بێخود مامۆستا مەلاکەریم و مدەڕیز ئەمەیان هەبووە بە ئەلف دەست پێ بکە بە ئەلف کۆتایی بێ بە با دەست پێ بکە بە با کۆتایی بێ من پێم خۆش لەبارەی ئەم ئەیشودە کە ئەویش هەر نەعت و پیا هەڵخوێندنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لەبارەی ناوەڕۆک و گرنگی ئەم هونەرەشەوە هەندێک قسەم بۆ بکەین خۆی کاتی خۆی لە کوردستانە لە حوجرەکانی کوردستانە نەریتێکە و پیانەوت مشاعرە شەڕە شعرە با بڵێن ئەگە دروست بێ هەر کەسێ شعرێکی بخوێندایش دوو کەس بەیەکەوە مشاعرەیانە کرد شەڕە شعریانە کرد ئەم هەر شعرێکی بخوێندایەتەوە کۆتایی شعرەکە هەر حرفێ بواە ئەبووە ئەو شعرێکی بخوێندایەتەوە بۆ حرفە دەست پێ بکە ئەگەر نەیتوانیترە بۆ ڕێدا و شکستی ئەخوات دکتۆر لە دیوانەکان نووساوە لەسەر وەزنی ئەیشودەکەی شێخ معروفی نۆدێ مەلا ئەوبەکری مصەنیف پێش شێخ معروفی نۆدێ وایە شێخ معروفی نۆدێ لەسەر ئەمە 28 پارچە شعری هەیە یەکەمیان بەم ناوت ئەی شودە مەخلوق زنووری خوددا پس هەمە عالەم ز تۆ گەشتە جودا بۆ دەست پێەکە ئەویش طبعا لە حرفی ئەلفۆ دەست پێەکە تایە ئەیشودە بە گشتی بێجگە لەمەی بێ خودوم چوارزانەیە بێ هەمووی لە مەدحی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم یا گونجشتی دنیاییش بەڵێ طبعا چەند مەبەستێکیان پێکاوە وەکو مەبەستێکیانەوە بووە خەڵکەکان فێری شیعر کردو لە مشاعرا سەرکەون فەقەکانیان اینجا پڕکردنەوەی کاتەکانیان بۆ بەشتی بە سوودی لە بری غەیبەت و درۆ دەلەسەی ڕۆژگار ناوەڕۆکەکەشی مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دووهەم پڕە لە معلوماتی تاریخی و باسی معجزات و ئاماژە بۆ لە تائیفی علمی و ئەدەبی باشە اینجا وەسیلەیەکیش بۆ پەروەردەکردن بەڵێ تەلەبەی
ئاستەکانی خوارەوە پێیان لەبەرە کرد هەم فێری زمانەکە ئەبوو هەم فێری شعرەکە ئەبوو زەوقی شعری بۆ دروستە بوو پاشانیش کەلیماتی تازە فێرە بوو نکاتی ئەدەبیش فێرە بوو لە مەجلیسی شا وەکو جەنابت باست کرد خۆیان مەشغوڵ نەیە کرد بەشتی لاوەکی و بەشتێک و کە دوور بێ لە دینداری لەم شتانە جا بێخودیش هین خۆیڵێڵێ لەسەر وەزنی ئەیشودەی شێخ معروف دامناوە ینی هاتووە لە بەرامبەر یۆ شێخ معروفی داناوە خۆشی بەو شێوەیان چۆن شێخ معروف ئەگەر بڕۆی ئەیشودەی شێخ معروف بێنی ئەویش لەسەر هەمان وەزنە 28 پارچەیە هەر پارچەیە بە هەر حرفێ دەست پێ بک بۆ حرفە کۆتاییەت ئەمیش بە هەمان شێوەیە بەڵام مەزمونیان دیارە لە کولیات هەیەکێکە چونکە باسی مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام لە وردەکاری و تەفسیلاتە هەر کەس بە زمانی خۆی بە ئوسلوبی خۆی گزارش دەکات لە مەحەبەت ئەمە گرنگی بۆ ئەدەبیاتی ئێمە عیرفانی ئێمە هونەری ئێمە ئەبێ ئەم جۆرە کە بۆ منە ژمارەیەکی زۆر کەممان هەیە لە شاعیر توانی بێتی ئەمە بکە ئەکرێت ینی مەسەڵ هینی شەیەتی تا تۆ بازێ لە شارەکانی مەحوی سیرکە هاتووە قافی قورسی داناوە قافی ثا قافیە کە بەسێ بە ثا کۆتایی بێ بە عین کۆتایی بێ ئەسە مەحوی ئەوەی هەیە کە کۆتایی ئەم پیتانەی ئەمە بۆ منە ئێستا بۆ لاف و گەزاف هەر کەزە بینی عاشقە نەک هەموو کەس جانفیدا وەک میم و حێواویە مەحوی ئەم شەو زۆر نەخۆ ئەو فەنێکی ترە لە شعری بێخودیش هەیەی بێخود هەیەی ئێستا بە شعرێکی فارسی هەیە بەوە بەڵێ ئاگام لێ بڵێ ئەڵێت لەم شعرەیە فەرمێ یا الله تا گوشادان قاتل از هم غین و میم و زێ و هێ مەبەسی غەمزەیە چاک شد از شوق تیغش سین و یا و نون و هێ سینه از بس زخم دارد از هجوم ناوکش خون گرفته راه آهو نون و الف و لام و هێ یعنی نالە یعنی ئاهو ناڵم خوێنی گرتووە نالە چون پەروانە نەتوانم بە بەزمی ئەو کەشید خود توانم سوخت هەمچون شین و عین و لام و هێ ئەڵێ ئەگەر وەکو پەروانە وابم نەتوانم لە بەزمی ئەوە ناڵە لێ بدەم خۆ ئەتوانم بسووتێم وەکو شعلە ئەو هونەرە هەیە ئەمەش بۆ خۆی شێوازێکە لە شێوانی شعروتن ئەمەی شودەیە ئەی شودە دەر پەرتەوێ حەق ئەز لقا وجهك في الداج كشمس الضحى أنجمن الدين زتو داورت فروخي مجلس الدين روشنايكي لتويا شمع الشريعة زتو جيرت ضياء مومي الشريعة جرونايكي لتو رجلي يا ما بس شمع الشريعة كناية بلا لا ما بس كناية بلا قرآن خوري الشريعة ببيع معناه كردني في صلى الله عليه وسلم رنابته أبو خلق راسته ئابر بغەیر از تو کرا سایبان ماه بغەیر از تو کرا شدوتا ئەڵێ بۆ غەیری تۆ هەور بۆ کێ بوو بە سێبەر و بە چەتر مانگ بۆ غەیری تۆ بۆ کێ لەد بوو بە دوو کەسەوە ئاو یەیە جان بەخشی عەفە الله عنک بەر تو فرود ئامەدە وەقتی غەزا لە حرفی بێی هەیە بیرخدی خسته ندارد شکیب درد مرا نیست به جز تو طبیب با دیارەکات من ئەرە وەڵا ئاماژەم پێکەن لێن تەواو بووە زۆر زۆر سپاس دەکەن دکتۆر گیان تاوان تەواو نابێ باسی بێ خی گەورە پاداشتی بەخێر داتەوە خی گەورە بە دیداری پێغەمبەری خوا و بە دیداری مەلا مەحموودی مفتیشمان بگەێنێ کە ناسراوە بە بێخۆت هیوادارم بتوانین لە مانگی مبارەکی مەولودەیە التزامێکی زیاتر محەبەتێکی زیاتر معریفەتێکی زیاترمان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەبێ و بۆ ئەدەبیاتی عیرفانی هەبێ کە لە دەوری محەبەت و معریفەتی ئەو پێغەمبەرەدا ئەچێت ئین شاء الله زۆر زۆر سپاس وەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە نێو باخچە بۆن خۆش و ڕازاوە و ڕەنگا و ڕەنگەکەی بێخودەوە مشتێکمان لە خەرمانی پیا هەڵگوتن و پیا هەڵخوێندن و نعتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئێوە گواستەوە باس کرد جارێکی تر بە پێویستی ئەزانم سپاسی خۆم بۆ بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی
شارەزای ئەدەبیات دوو پات بکەمەوە کە دوو ئەڵلقەی بەرنامەکە لە دوو بەشدامان دوومان کرد هەروەها ئەو ستافە بەڕێزەی کە لە پشت کامێرەوە بوون هەروەها بەڕێز کە ئەکسۆران مەهدی و پرۆژەی نیشتەجێبوونی شاری مامۆستایان و ئەستافە بەڕێزەکەیان کە ماندوومان کردن و هاوکارێکی سەرەکیمان بوون لە دابینکردنی ئەم شوێنە ڕازاوەیە پڕ بە دڵسپاسیان دەکەم و داواکارم خوا نمێک یا بەشێ لەو پاداشت و گەورەیی کە ئێمە لە پیاهەڵگوتنی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم باسمان کرد بەر ئەوانیش بکەوێ و بەرەکەت بکەوێتە ژیان و کار و ئەخلاق و دین و ماڵیانەوە. بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەش تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.